بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێشەمانێک ڕاستەوخۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی یاڵقێکی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا لەگەڵ زیادبوونی گرفتەکان حکوومەت دەتوانێت پێداچوونەوە بە سیستەمی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بکات ئەمە تەوەری بەرنامەکەمانە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان کەی سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەڵدەگرێت ئەمە ئەو مەتەڵەیە کە زۆرینەی زۆری خەڵکی هەرێمی کوردستان نازانن تەنها چەند بە پرسێک دەزانن کە بە پەنجەکانی دەژمێردێن ئەو کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانیدا ناڕزایەکی زۆری لەگەوتەوە ڕاشی گەیاند کاتێک کە بۆ نمونە داهاتەکانی ناوخۆ هەروەها داهاتی سعری نەوت بەرز بووەوە داهاتی ناوخۆ زیادی کرد ئەوە دەستکاری پاشەکەوتی موچە دەکەن و سیستەمەکە دوکۆڕن ئێوە دەبینن کە لە ئێستادا نرخی با بڵێن نەوت بەرز بووەتەوە داهاتی ناوخۆ زیادی کردووە بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەی بە سیستەمی نوێی سیستەمی موچەدا نەکردووە ئێلا ئەحمەد دەڵێت نەخێر بە هیچ شێوەیەک لەو باوەڕدانیم حکوومەت پێداچوونەوە بە سیستەمی موچەدا بکات ئەمە ڕێی هاوڵاتیەکە پێی وایە کە حکوومەت ناتوانێت پێداچوونەوە بکات ڕێژوان وهاب دەڵێت بێ ئەمەل نین لە چارەسەرکردنی بەڵام بەم حاڵەوە دوورە سیرکردن و قسەی زل دەکەن چاوەڕی کەمینێکین ئەوە سەخت دەبێت حسێن دەڵێت حکوومەت لە سۆزی میلەت بواە موچەی چاک بکردایە لە یەکەم ڕۆژی کاراکردنەوەی پەرلەمانەوە باسی دەکرد ئەمەش بۆ چوونێکی ترە کە ئێستا زۆرێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیویستایە دەستکاری پاشەکەوتی موچە بکات لە کاتی کاراکردنەوەی پەرلەمانە کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا پەرلەمان کاراکرایە لەو کاتەدا باسی لە پاشەکەوتی موچە دەکرد باسی لە چارەسەرکردنی ئەو پاشەکەوتە دەکرد ئێستا دوودڵێکی زۆر هەیە لەگەڵەوەی کە داهاتی ناخۆزیادی کردووە و کووتمان نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەیتوانیوە چارەسەری ئەو پاشەکەوتە بکات و هەروەها باز لەوە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان تەنها توانای ئەوەی نییە کە لە کاتی خۆیدا ئەم پاشەکەوتە بات ئەو نیوبچەیە بدات هاوڵاتیان کە پلەی پاشەکەوت کردووە بەرزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی پێیام تیڤی سەرنج و بۆ چوون تێبینیەکانتان بۆ ئێمە بلێرن بێگومان من لێرەدا بەشێکی دەخوێنمەوە بەشێکی دیگەشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت هەروە دوان لە ڕێگە ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن ئێوە پێکەوە گفتوگوی ئەم بابەتە ئەم تەوەرە بکەین بزانین هاوڵاتیان چی دەڵێن لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە و پێیان وایە لە ئێستادا چارەسەر بکرێت لەگەڵ ئەو هەموو کێشە و گرفتانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ چوونێک هەیە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو موچەی کە پاشەکەوتی دەکات بیگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیەکانی واروەها بۆ چوونێکی دیکەش پێی وایە حکوومەت دەتوانێت گۆڕانکاری لە سیستەمی پاشەکەوتی موچەدا بکات بەڵام کێمە لەگەڵە کاک هەورەمانمان لەگەڵە لە پێنجەوە فەرموو کاک هەورەمان کاک محەممەد سەلام عەلەیکوم. وعەلەیکوم سەلام کاک هەورەمان. کاک محەممەد گیان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم یاخوا سەرکەوتووی لە بەرنامەکەدا زۆر سپاس. مەسەلەی موچە کە ئانی بابەتی بەرنامەکەتان لەسەر چیە کاک محەممەد؟ کاک هەورەمان پێت وایە لە ئێستادا دەستکاری پاشەکەوتی موچە بکرێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بکات؟ کاک هەورەمان پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەی فەرمانبەراندا بکات؟ کاک هەورەمان پێم وابێت پەیوەندیەکەی پشڕا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە ڕێگە ژمارە تەلەفۆنەکە لەسەر شاشەوەیە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگوی ئەم بابەتە بکەین بەڕێزان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدا لە کاتی کاراکردنەوەی پەرلەماندا یەکێک لەو تەوەرانی کە پەرلەمان باسی بکات یەکێک لەو پرسانە پرسی پاشەکەوتی موچە بێت بەڵام هەتاوەکو ئێستا دواخراوە و باسی لێوە نەکراوە بەداخەوە زۆرێک لە فراکسیۆنە کوردیەکان باسییان لەوە کردووەیان داوای ئەویان کردووە یەکەم دانیشتن با لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە بێت بۆ ئەوەی کە هاوڵاتیانی خەڵکی کوردستان بتوان ژیانی خۆیان بەڕێکن لە ئێستادا خەیرانێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و هاوڵاتیان و موچەخۆرانی گرتووەتەوە بە شێوازێکە توانای ژیانکردنیان بەو شێوازە ئاسانە نەماوە کە پێشتر هەیەیان بوو کێمان لەگەڵە کاک ڕێبوارمان لەگەڵە فەرموو کاک ڕێبوار. کاک ڕێبوار ئەم کاتت باش. بەڵێ ئەو کاتە باش. باشتر بۆ بەڕێز کاک ڕێبوار پێت وایە
حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەدا بکات لە ئێستادا؟ والله بقناعتي من هالتنايك قصيدك بەڵێ هەتا ئەو دەسەڵاتە هەتا یەکێتی پارتی خاوەنی خەڵکی وەکو یەکگرتووی ئیسلامیان دە لە پاش پشتێ بێنە هەتا یەکگرتووی ئیسلامیاوە پاڵپشتی ئەو دەسەڵاتی بکانە بەڵێ هەروەندەی دەڵم. بەڵێ کاک ڕێبوار پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە بەڵێنیدا لەو کاتی کە بۆ نمونە داهاتی ناخۆ زیاد بکات و نرخی نەوت بەرز بێتەوە لەو کاتەدا حکوومەتی هەرێمی کوردستان دەستکاری پاشەکەوتی موچە دەکات. پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ئێستادا دەستکاری پاشەکەوتی موچە ناکات لە کاتێکا کە نرخی نەوت بەرز بۆتەوە داهاتی ناخۆ زیادی کردووە باج ڕسوماتیش دوو هێندە و سێ هێندە زیادیان کردووە. ئەو نایکە ئەو کە لەبەرەوەی کە بۆی دەڕایشەکە بۆیە ئەو دەستکاری موچە ناکە ولەبەرەوەی کە کرێت کە خەڵکیش کە برسی بێ بەعقەت کە دەلیل بێ خەڵک تێر نەبێ کە خەڵک کە تێر و ئاسوودە بێ کە بیر دەکاتەوە بیر لە سیاسەت دەکاتەوە بیر لە کە ئاسوودەیی داهاتوو دەکاتەوە بەڵام خەڵکی برسی بیر لە هیچ شتێک ناکاتەوە هەر بیر دەلەنانەکەی دەکاتەوە. بەڵێ بەڵێ کاک ڕێبوار بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبوار. کاک سۆرانمان لەگەڵا لە کەلارەوە فەرموو. کاک سۆران پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات و لە سەر فەرمانبەرانی هەڵبگرێت؟ پەرهێزگار هەموو قەلێخر باش بێت ئەمەرانی وەڵای منی داوە وەزارەی لەمە جنابتان نەبوو خوایە حکوومەت حەتەمەوە باشەکەوتی موچە باش ناکا. بەڵێ بۆ ناتوانێت کاک سۆران؟ کاکەگیان حکوومەت ئەو پارەدای خەڵک و بینامان حکوومەت ئەڵێ تا شەغڵەوە نەکردو پارەی وەرە زیاوام داوە ئەم حکوومەت ئەم خەڵکیشە موچە خۆری کوردستانە ئێستا لەگا چی پێ بکەیت؟ بەڵێ نەوەڵا خەڵکیش بۆتە کاوەڕی لە ڕووی جەنابێت هەمووی پێ بە قبوڵ یەکا پارەی پێمەدا شەخی تێڵدا لە ماڵ دەریکا ئەو زۆر باشە. کاک سۆران بۆ پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات؟ هەر نییە. کاک سۆران چی وای لە جەنابەت کردووە کە بگەیتە ئەو قەناعەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات؟ قسەکە زۆر جوانە درستە بەڕێزن ئێوە بۆ نمونەت حەدەک و ڕەشامبووم نەبوو کارڕامان بەچاو نابینا ئێستا بەرژەوەندی خۆی دیان مەعادەت کارڕامانە یعنی چی شتەکە ئێوە نایدن کاکە بەڵێ شتەکە ئێوە نایدن کاکە کە نیازەکی مەدی چییە؟ بەڵێ وڵای ڕۆژبینی وڵای گەشتبینم بەس شتەکە واقعیە حتا ماڵە دەیسە خۆمش کەشمەرگەم حتا ماڵە دەیەک نێڕاوەڕوان معاشەکەمان. بەڵێ سپاس بۆ کاک سۆران سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک سۆران بوو بورە من هەورانم دەرفەتە بوو باوکی مەڕوانمان لەگەڵە لە کەلارەوە فەرموو باوکی مەڕوان. السلام عليكم برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. سپاس دەکەم باوکی مەڕوان. خی گەورەتەمان بێتەوەنجا خی گەورە ساڵحتانکە. فەرموو. بەڕێزم وەڵاهی من داواکەم لە ئەو کەسانەی کە لە هەم وڵاتە کە دەنگیانەیە کە قسەیان دەسووە کە قورسایی خۆیان هەیە داواکەم پاسپشتی ئەم دەسەڵاتدارانە نەکەن پاڵپشتی ئەم دوو حیزب دەکەن لەبەرەوە ڕۆژ دە ڕۆژ بێ قەیرانمان دروست دەکەن بۆ دە ڕۆژ بێ ژیانمان ناخۆش دەکەن بۆ دە ڕۆژ بێ زیاتر خفەت و زیاتر نەهامەتی و بەدبەختی بەسەم و لە تا دێرن. زۆر باشە باوکی مەڕوان پێ وایە ئەمە حکوومەت یاخود دەسەڵاتداران بە مەبەست ئەمە دەکەن قەیرانی دارایی دروست دەکەن و پاشەکەوتی موچە دێن ئاراوە پێ وایە ئەمە بە مەبەست دەکرێت؟ برای بەڕێزم نەوتیش نەفرۆشێ بەداهەتی ناوخۆ ئەتوانێ موچەی پەروەردە والله پێ نەخۆم نەوتیش نەفرۆشێ بە داهاتی ناوخۆ ئەتوانێ موچەی پەروەردە. زۆر باشە باوکی مەڕوان بۆ پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچە بدات و نایدات؟ موچە ئەتوانێ هەموو کۆڵانەکان هەموو شارع هەموو گیان هەموو خزمەتگوزاری هەموو پرۆژەکان بخاتەوە کار نایکە بۆی بکرێ بەس داواکەم من هاوڵاتیەک وەکو هاوڵاتیەک ئەو کەسانەی کە گویان لە منە ئەو کەسانەی کە حاڵی ئەو خەڵکە ئەزانن چۆنە وەزعی ئەو خەڵکە ئەزانن چۆنە داواکەم لەو کەسانەی کە قورساییان هەیە قورساییان هەیە کە ئەتوانن بەرگیری ئال ئەمانە بکەن لەم دەسەڵاتدارانە بکەن داوان لێ یەکەم پاڵپشتیان نەگرن لەبەر ئەوە حتا وەکو ئەمانە لەسەر ئەم کورسی و دەسەڵاتە بێنەوە زیاتر خەڵک خەمبارەکەن زیاتر. سپاس بۆ باوکی مەڕوان سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئاواتمان لەگەڵە لە هەولێرەوە. کاک ئاوادەم کاتت باش پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات؟
دەتوانێت کاکەگیان بۆ ناتوانێت زۆر باش دەتوانێت بەڵام ناوێ بیکە وەڵئاسڵ بۆ خۆی ناوێت هۆکاری ئەمە چییە نادەتوان هۆکاری ئەمە چییە ئەو کارەکە بێ هەوڵێتی خەڵکە بەڵێ. وە لەگەڵەوەشدا پشتیوانی ئەو ئیزبانەیە کە پشتیوانی لەو زاڵم ستمکارانە دەکەن حەیف و مخابن حیزب حیلمانیەکان بە هەر شێوازە بێتەکیان بەوەی ناکەوێت دوا ڕۆژیان بەسەر دێ بەڵام حەیف و مخابن حیزبێک خۆ بە میلیاردگری پێغەمبەر بزانی داکۆکی لەو دەسەڵاتە سمکارێکە ئەو حیزب بۆ کوێگرتو ئەنی حەیف ئینسان بۆ ئەگەر ناوی کەس من بۆ حیزب زۆر پەشیوانیشم کە پشتیوان بۆ حیزب کردو. بەڵێ کاگەوات پێ دوای حکومەتی بۆ چونەکەی دەڵێت حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچە بدات بەڵام نایدات یعنی هۆکاری ئەمە چێکە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بیدات و نایدات چ حکومەتێک دەیەوێت موچەی فەرمانبەران و هاوڵاتیەکانی خۆی نەدا دەزانی بۆ نایەکەکە ئەو پارە ئیزافەیە بەکرێنی حیزبەکان بەکرێنی شەخصەکان بەکرێنی ئەو کەسانە هەر لە ڕۆشن بیر ڕابگرە هەتا دەستکە ئیزای هەتا دەست کەسی ئاسایی هەمووی کردو کۆیلە و بەندی خۆی پارەی پێدەدا لە ژێرەوە دەڵێت تۆ ئەمە بڵێ و بێ هەوێز بە هەر کەسێک زانی دوو قسە دەکات تەئسیری لەسەر حکومەتەیە جا حیزب بێ شەخص بێ هەر خەڵکی سادە بێ دەیکرێ بەڕاستی ئینتیمایی دەکرێ وجدانی دەکری زەمیری دەکری بەڵام بەداخەوە بۆ ئیزبانی کە ئەمڕۆ بەعاشکرا پشتیوانی لەو دەسەڵات گەندەڵە فاسیدا دەکەن بەداخەوە زۆر بەداخەوە. بەڵێ کاک ئیقبال پێ دوای حکومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات بۆەوەی کە بتوانێت دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات و ئەم ئەرکە گران و قورسە لەسەر هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان لابەرێت. بێگومان دیارە ئەوەی کە پێویستە لە سەرەکی درێژیان و معیشەتی خەڵک باشکە حیف مەخابن وەرە حیزب داوای دەوڵەتی کوردی بکات تۆی یەک بەرمیل نەوت بە هاوڵاتیەکانی خۆت ڕەوا نەبینی باسی دەوڵەتشین بۆ بکەی یعنی من نازانم ئەو حیزبانە خۆیان نازانم خەڵکیان پێگەیلە بۆ خۆیان جێلن بۆ خۆیان تێناگەن یعنی تۆ تەماشاکە تۆ نتوانانی یەک بەرمیلۆ داوای هەوڵ بدەی بە هاوڵاتی ئیعلان بتوانانی دەشتەوەی ئیعلانی دەوڵەتی کوردی بکەی خەڵک بەو درێ گەورەت باوەڕێت پێ بکە یعنی ئەوەش بەڕاستی من گلەی لەو حیزبانە ناکەم گلەی لە بێ هەوڵەتی خەڵک دەکەم کاگەوە سپاس بۆ پەیوەندیەکەت لەگەڵە لە سلێمانیەوە فەرموو کاک ئیقبال. کاک ئیقبال ئەم کاتە باش کاک ئیقبال زەحمەت نەدەیە بەنسبەت موچەوە ئەمە ناتوانین موچەکەیان لەبەرەوە ژێوی ژیانیان قورس بووە مناڵەکانیان لە ئەوروپای لە ئەمریکان لە ئیسپانیان لە فەڕەنسا دایانگەل لەوێ مناڵەکانیان پەروەردەیان کردووە لەوێ دایانگەل هەموو مانگێک سەفەری تەیارە عایلەکانیان نیەن و ئەڕۆن یەکی تۆ بە تەمای چی ئێمە بە تەمای چیبی ئەمە وەزعەکەیە ئەدێ خەڵک ئاگاداری ئەو وەزعەکەیە مناڵەکانیان پەروەردەی ئەمریکا و فەڕەنسا و ئیسپانیان. بەڵێ کاک ئیقبال حکومەتی هەرێمی کوردستان لە کاتی بڕیاردانی پاشەکەوتی موچەدا ڕایگەیاند ئەگەر موچە پاشەکەوت کرا ئەوە من هەموو مانگێک لەو موچەی کە پاشەکەوتم کردووە هەموو مانگێک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەدەم و هەروەها لە کاتی خۆی داوا بڵێن موچە دەدەم و هەروەها کاتێکە نرخی نەوت بەرز بۆ داهاتی ناخۆ زیادی کرد باش و ڕسومات ئێستا 2 هێندە و 3 هێندەیە حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وە دەستکاری سیستەمی پاشەکەوتی موچە بکات هۆکاری ئەمە چییە جەناب وەک هاوڕاتیەک بۆچی دەگەڕێنیتەوە؟ وەزیری وزە ئاشتی هەورانی ئەینەی بەرمیلێ بێ بە $100 ئێمە ناتوانین. بەڵێ هۆکاری ئەمە چییە کاک ئیقبال؟ تۆ نەیوە تەبلیغی جەماوەری کوردی نەکرد پێی نەوتن ئاشتی هەورانی نەیوە بەرمیلێ نەوت بێ بە 150 ئێمە ناتوانین بە $100 ئێمە ناتوانین ئێکێ بکە یعنی ئەوەیە وەرە عایلەکانیان بگرە هەر عایلێ لەم عایلانە $2 ملیۆن بەشی ناکە هەر کوڕە مەسوولێک 40 سیارە حمایەتی و 200 پێشمەرگە حمایەتی تۆ باسی چیەکەی تر یعنی ئەوەی ئەبێ کێ بگەینێ ما یعنی کەم باسی ئەم وەزعە بکەین. بەڵێ سپاس باوکی ئیقبال باوکی ئیقبال سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی عەلیمان لەگەڵە لە هەولێرە فەرموو باوکی عەلی. کاکە گیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. منەمێ دوو کەلیمە قسە بکەم. فەرموو. ئەو کەسانەی پارتی وەکو خەڵوز وایە وەکو خەڵوز باوکی عەلی تکە ناوی هیچ نییە کاکە هەر کەسێ لەگەڵ یا تەعاون کە یا ڕووی ڕەشە بێ یا دەستی ڕەبورە باوکی عەلی با لەسەر تەوەرەکە قسە بکەین پێ دوای حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران و خەڵکی نایکا چونکە
هیچ شتێک لە چاوەڕۆن ناکرێت لە دەست دەست چۆن نەتوانێ ئەو دزی لێ بکە دوایی پارێک بۆ بێن تۆشتی وانە ئەلا قولین دەی خوا حافظە. بەڵێ سپاس بۆ کاک عەلی لاولێرەوە، سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی عەلی ببورن. کاک سعیدمان لەگەڵە لە سلێمانیەوە. کاک سعید ئەم کاتت باش، پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران هەڵ بگرێت و ژیانی هاوڵاتیان خۆش بکات؟ چاوەڕوان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەیت؟ ئەم حکوومەتە ناتوانێت وەکو ئەگەرتێوی ئەگەر تۆ لە منەکە ئەم حکوومەتە ناتوانێت هیچ بگۆڕێت بەس ئەسەردیلا ئەگەر بیەن بە عەبادی ئەیگۆڕێ ئێمە خوا دەروی لە کردنێتە خۆمان لەقەیری ئەیێ نە پارەی کارەبا نە ئاو نە حکوومەتی عێراق وەرناگیری لە هیچ خەڵکێک لە هیچ کەسێک وەرناگیری. بەڵام ئێستا ئێمە خوا دەروی لە کردنێتە خۆمان لەقەیری ئەیێ کاتە با وەکو ئەمانە بە بچکە درایان ماڵین هەتا وەکو خوا دەرومان لێداتەوە. ئەجنا وەڵی بەتەمای ئەمانەی بە حیاتی ئیقتصادی زەقت لەناکەن. بەڵێ کاک سعید اقتصادێکی نییە بۆ ئێمە. کاک سعید بۆ چوونێک هەیە پێی وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە مەبەست موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نادات و لە موچەکانی پاشەکەوت کردووە. پێ دوایە ئەمە ڕاستە تا چەند لەگەڵم بۆ چوونیت؟ بەخوا ئەم درۆیە ئەمە درۆیە جەک دنیاژەمی بەسەرۆیە ئەمە ئەم قسە زۆر کۆنە زۆر زەنگی بەسەرۆیە بە حیاتی ناکرێتەوە ئەمە قسەی کوفرێکە کلیلەکەیشی گوم بووە. ئەمە قەت تا مەحدوو هەزار جارم قسەیان کردووە نەک هەزار بە حتا سەرۆکی هەرێم هەر یەک قسەی سەرۆکێرم ئەمە ڕاستێت. کاک سعید پێشنیارێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت چارەسەری هەموو قەیران و کێشە و گرفتانە بکات کە لەسەر هاوڵاتیان قورس بوون و ناتوانن لەگەڵ ئەم کێشانەدا یعنی ژیانی خۆیان بگوزارێنن؟ وەڵی ژیانی خۆیان چی بەبەشبەشی بگوزارێنن بەچیوە دەستێدا بگوزارات ئەچێتە دەرەوە ئەسڵەن هەر هیچی تێنێ باخەڵی خاڵیە ئەمە بە گوزارانی بەچیوە لەگەڵ ئەوەی کە ئەچێتە دەرەوە ئەسڵەن تەمینی حیاتی خۆشی نییە هیچ شتێک یعنی تۆ لە وڵاتانە ئێستا کابرا ئەڵێ دیمەم بۆ کراوە لێەوە شتێکی بەسەدەبوون یارمەتێدا هاوکاریەکە حتا ئەوانەیشی کە بڵێن مەعمەل و شەریکە و شتیانێ هەمووان گیریان خواردووە بەدەستەوەی دیمەکە ئەیەن بە ناوی چیە بە حکوومەت نایشی لێ ناکاتەوە کابرا کرێکاری هەر کرێکارەکەمانی بەڵێ کاک سعید سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاک سعید بۆ چوون و تێبینیەکانت. وەلە بەرەزان ئەمە بە گشتی ڕێی هاوڵاتیان بوون کە باسییان لە ئەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند پەیوەندیەک وتیان ئێمە ئەمە ئومێدمان هەیە ئەمەلمانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت پاشەکە و چارەسەر بکات و هەندێکی دیکەیان زۆریان پێیان وا بوو کە ناتوانێت پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران لا ببات. زۆر باشە من ئەچمە لای ئەو کۆمنتانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان هاتووە لێرەشدا زۆرینەی هاوڵاتیانی کە کۆمنتیان نووسیوە باسییان لەوە کردووە کە حکوومەت ناتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات. ئومێد شێرکۆ دەڵێت نەخێر پێداچوونەوە ناکات خۆزگە ئەمنی و موچەشی لە کاتی خۆیدا بدایە. ئەمەش تێبینیەکی ترە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر باڵێنیدا هەموو کاتێک ئەو نیوموچە دەتوانێت لە کاتی خۆیدا بدات بە هاوڵاتیان و دوای نەخات. بەڵام دەبین ئێستا لە 2 مانگ جارێک 3 مانگ جارێک 50 ڕۆژ جارێک ئەو موچەیەش دەدرێت بۆیە هاوڵاتیان دەڵێن هیچ نەبێت با موچەکە نیوموچەکە لە کاتی خۆیدا بدرێت بۆی کە بتوانن ژیانی خۆیان بگۆڕن. و لە ئێستاشدا تێبینێکی تر هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان باج و ڕسوماتی هێزگار زۆر کردو باج و ڕسوماتی هاتوچۆوە بە شێوازێک لە شێوازەکان ژیانی هاوڵاتیان قورستر بووە و نیوموچەی هەیە دەوترێت دەبێت ئەم باج و ڕسوماتە لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە یان کەم نەکرێتەوە موچەکانیان بدرێت یاخود کەم بکرێتەوە موچەکانی هەروکو ئێستا بدرێت. کاک عومەرمان لەگەڵا فەرموو کاک عومەر. جانەکەم چۆنی؟ باش کاک عومەر. زۆر سپاس قوربانیان. زۆر سپاس. کاک عومەر بەڵێ. جانەکەم وەڵی من ویستم بەشداریێک بکەم چ نازانم سەرم. زۆر باشە کاک عومەر پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران هەڵگرێت ئەم ئەرکە قورسە لەسەر هاوڵاتیان لا ببات پێ دوایە ئەمەی پێ دەکرێت و دەتوانێت دەمە بکات؟
من حەزەکەم یەک شت پێ بڵێم بەڵێ حەزەکەم یەک شت پێ بڵێم یعنی شتەکەی من علاقی هەم بە حکوومەتیشەوە هەم بە خەڵکەکەشەوە هەبێت بەڵێ بڵێم بەڵێ فەرموو جارێکیان کابرایەکی فەلاح گوێ درێژێکی ئەبێ ئەم گوێ درێژە زۆر ئیش و کاری ئەبا بەڕێوە و ئەمیش هەموو ڕۆژێ سێژەم زۆی ئاهاتێ بە سەلامەتی و خزمەتێکی جوانەکە پاش ماوەیە کابرایە بە خەیاڵەڵێ با ژەمێ جوێی لێ بگرمەوە خۆقابیلێت چییە کە ژەمێ جوێی لێگرێتەوە سێرەکە گوێ درێژەکە عادی ئیشی خۆیەکە هیچ مشکلەیەکی نییە ژەمێکی تریشی لێگرێتەوە سێرەکە هەروەکو خۆی وایە سێهم ژەمیشی لێگرێتەوە سێرەکە هەروەکو خۆی وایە هیچ کێشە مشکلەیەکی نە و ئیشیشەکە اینجا دوایی کابرا زۆر خەفەتبارە بێ ڕەفیق و برادەرەکانی چیە بم کاکە بۆ خەفەتباری لەبەر چی هۆکەی چییە ئەڵێ وەڵی خەفەت بۆ ئەو چۆ خۆم کە لە ڕابردووە یاوە بەو گوێ درێژە تێگەی من هەرەمەنەم هەیە سپاس بۆ کاک عومەر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەر دایکی ئیمانمان لەگەڵە لە ڕانیەوە فەرموو دایکی ئیمان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله دايما. باسي بلاي برزم. زور سپاس دەکەم. بلاي برزم سەبارەت بە تەوەرەکەت. بەڵێ. من دەڵێم جارێ نیوەی حکوومەتەکەن و نیوەی خەڵکەکەن مەشغوڵی مردوو پەرستنێک و قەبر پەرستنێکن. بەڵێ. ئەنی نازانم ئەنی چەند ساڵەوە پێش ئەو شێخی سەنحانە لەکوێ بوون ئەگەر میلەت هەر لەو حاڵی خراپی و بڵێم گەندەڵی و ئەوانە هەم شتێک لە گۆڕێ بووە ئێستاش بەو حاڵەتەوە یعنی خەڵک لە ئەو قەرخی ئەوەیە لە ژیانی ناڕەحەت و مەترسی و جەنابەت موچەخۆری دیان موچەخۆرێک لە ماڵی ئێوەدا هەیە وەڵی لەخوای بەجیابێ نیمانە بەڵام یعنی چی وای کردووە جەناب بڵێ لەخوا بەجیابێ موچەخۆرمان نییە بەڵێ ئەدا دەبێ با بڵێ بەڵێ ینی ڕسم لەوەیە ئەنی میلەتەکە نازانم یعنی بۆ کەنگین تێدەگە زۆر باشە داکی ئیمان شێخی سنعانە تا سەرەکی بوون ئەگە ئێستاوە تا سەرکی مردوو پەرستن و نەزم قەبر ڕازانەوە ئەو شتانە زۆر باشە داکی ئیمان جەنابەت پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو پاشەکەوتەی کە لەسەر هاوڵاتیان دایناوە هەڵی بکرێت و ژیار و بار و گوزەرانیان خۆشتر بکات حکوومەت چاوەڕێی ئەمەی لێ دەکرێت یاخود نەخێت چاوەڕێی ئەمەی ناکرێت بۆ هاوڵاتیەک ڕاستە هیچ ومێدێک نەبووە جاگە خوای گەورە ڕحمەت بکە لەم دەسەڵات دەژێ دەستیێوانە بێتە دەرێنا هیچ ومێدێک بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ دایکی ئیمان سپاس بۆ پەیوەندیەکەت لە ڕانیەوە لەگەڵمانە بووین بەڵێ ئێستا وای لێ هاتووە هاوڵاتیان ئومێد دەخوازن کە موچەخۆر نەبوونە دایکی ئیمانێکێکە لەو هاوڵاتیانەی کە دەیوت لە وەڵامی ئەو پرسیارەیمدا کە وتم موچەخۆر جەناب بدیان هەر کەسێک هەیە لە ماڵ ئێوەدا موچەخۆر بێ ئەو پێیوتم نەخێر لەخوا بەزیابێت موچەخۆرمان نییە یعنی چی وای کردووە ئەم هاوڵاتی ئاوا بڵێت ئاوا بیر بکاتەوە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هەر حکوومەتێک باوکی میلەتە میلەت حکوومەت دەبێت هەموو شتێک بۆ میلەتەکەی خۆی دابیر بکات وەکو باوکێکی باش بتوانێت پێداویستەکانی میلەتەکەی دابین بکات بەڵام بۆ چونێکی دیکەش پێی هەیە لێرەدا دەڵێت ئەوە هاوڵاتیان خۆیان کە ڕازین بەم دۆخە و ئەم دۆخیان هەڵبژاردووە هیچ هەڵوێستێکیان نییە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش جار بۆ جار زیاتر لە سەریان قورس دەکات نیموچەکەی کرد بە ڕوبع موچە ئەم موچەی کە لە مانگانە خۆی ئەیدا ینی لە کاتی خۆیدا دەیدا ئێستا لە کاتی خۆیدا نایدات و دوا دەکەوێت بەڵێ بەڕێزان ئەچینە لای پەیوەندیەک کە کاروانمان لەگەڵە لە سلێمانیەوە کا کاروان ئەم کاتت باش فەرموو ئەم کاتەی بەڕێزش باش سپاس بۆ هەڵبژاردنی دەورەکەت زۆر سپاس دەکەم کاکاروان من لەوە دڵنیام حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پیاداچنەوە کە بە موچەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر درەنگیشێکا چکە ئەم برادرانێکە لەسەر حکومن دەمێکە پلانداڕێژەری ئەم وەزعانەکە هەر ڕۆژ و قەیرانە دێنە دەپێشەوە ئەوەتی من ئەواتە منم دڕەکە نزیکی سەرۆ 25 ساڵەوە دەبینم ڕۆژ بە ڕۆژ ژیانێکی خۆشم نەبینی ینی ئەگەر بینیش بێتم بە حکوومەتی خێزانەکەەوە بینم حکوومەتی حکوومەتی هەرێمە بەڵام من لەوەی دڵنیام ئەم حکوومەتە توانای چارەسەرکردنی کێشەکانی نێ بەڵکو زیاترێکە من یەک شتەڵم بەم بەڕێزانەی کە
ئەوانەی کە پەیوەندیەکەن ئێمە هەموو سەرکردەکانمان جێگەی ڕێزن ئەوش دەبیر نەکەین ئەم سەرکردە بەڕێزانەی حیزبەکان هەموو پلانداڕێژن و سیاسەتن تۆ بینی لە سلێمانیان مزاهرە کرا ڕپێوان کرا هەموو ئەوی بروخێ دز شەریکە دز کە کاتە سەرکردەیەکی شۆڕژگەر ئەمرێت و ئەبینی سیاسی لەگەڵ مدۆگاکرد ئەمە مانایکی کاکە ئەمە خۆی هاوڵاتیان ئەوە دەگێنێت کە خوازکان لەگەڵ مانەوەی ئەم دەسەڵاتێ دەلێ گەڕەمپان لەگەڵ ئەم دەسەڵاتات مێدەوە ڕۆژ بە ڕۆژ بیان چۆتێنێت منەرەوە پەیامەکەم بوو دوڕایش ناکەم حکومەتی هەرێم بتوانێت ژیانێکی گوزەرانێکی خۆش و گوسکۆلان داوەکو ئێران دابینکە بۆ هاوڵاتیانە و هیوادارم کاکەوەڕان بۆ چوونێک هەیە پێی دەڵێت حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات بەڵام نایدات جەنابەت ڕایچیە کەڵام بۆ چوونەدا پێ وایە کە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بیدات بە دڵنیایەوە من ئەبینم متابعی ئیخبارەکانەکەم کە بە ملیارەها دۆلار یا بە حەقدەستی کۆمپانیا نەوتەکان کەواتە ئەمە دوو هێن زۆر باشە کاکەڕان پرسیارەمەیە بۆ نایدات یعنی بۆ حکومەتی هەرێمی کوردستان هەیەی و نایدات لە هۆکارەکەی دیار و ئاشکرا لەبەرەوە چۆسانەوەی لەبەرە میلەتە دوایان بکەوێت لەبەرەوە میلەتە کە بیری و عەقلی و فکری و گەشە نەکا نەیەوێت دەست بێت بۆ لایەنێکی خزمەتگوزار هەڵی بژێرەوە بۆ ئەوەی کە لایەنی خۆی سقوط نەکات ناچار هەڵدەچێت بە پرسیکردن و وێرانکردنی ماڵی خەڵک لەبەرە ئەوەی بە بەردەوام لەگەڵیدا هەر ئەوەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاکەڕان سپاس بۆ بۆچوونەکانت بەڵێ بەڕێزان ئومێد شێرکۆ دەڵێت نەخێر پێداچوونەوە ناکات خۆزگەم ئەم نیومۆچەیەشی لە کاتی خۆیدا دەدا ڕەگاز عەبدوڵڵا دەڵێت حکومەت ئەوەندە لە خەمی دزوو مافیەکاندایە ئەوەندە خەمی موچەی خەڵکی نییە بۆچوونێکی تریش هەیە پێ دەڵێت کە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی خەمی پڕکردنی گیرفانیشان بە پرسێکیتی ئەوەندە خەمی باشترکردن و خۆشکردنی گوزەرانی هاوڵاتیانی نییە بەڵێ بەڕێزان ئێوەش دەتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج بۆ چوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بنێرن بێگومان من لێرەدا بەشێکی دەخوێنمەوە بەشێکی دیکەشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت هەروەها دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی پەیوەندیوان پێوە بکەن ئێوە پێکەوە گفتوگو ئێم بابەتە ئەم تەوەرە بکەین بزانین هاوڵاتیان لەم قەیرانەدا ئومێدیان هەیە موچە چارەسەر بکرێت ئەم قەیرانەی کە هەرێمی کوردستانی بەگشتی گرتوتەوە و بۆتە هۆی خراپکردنی بارگوزەرانی هاوڵاتیان بە شێوازێک لە شێوازەکان ناڕازین لە ئێستادا باس یان لە ڕابردوودا باس لەوە دەکات کە ئەگەر پەرلەمانی هەرێمی کوردستان کارا کرایەوە ئەو کاتە یەکێک لە بڕگەکان باز لە سیستەمی پاشەکەوتی موچە دەکرێت و چارەسەری بۆ دەدۆزرێتەوە چارەسەر دەکرێت بەڵام هەتاوەکو ئێستا باسی لێوە نەکراوە بۆ شێوازی کە قەناعەت بە هاوڵاتیان بکات و چارەسەرێک بۆ ئەمە بدۆزرێتەوە یعنی هاوڵاتیان بەگشتی ناڕازین ناڕزایی دەڕەبرن ئەوەی کە من لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تێبینیم کرد بێت واروەها لەو کەسانی کە پەیوەندیمان پێوەکە ئەوانەی کە کۆمنت دەنووسن هەردوو لا پێیان وایە کە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەمە بکات بەشێکی دیکەشی پێ وایە کە دەتوانێت بکەن بەڵام نایکات بۆ چەند مەبەستێکی سیاسی و حیزبی کاکسوەرانمان لەگەڵ لە هەولێرەوە کاکسوەران ئەم کاتت باش پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چارەسەری پاشەکەوتی موچە بکات فەرموو بەڵێ بەڕاستی من پێم وایە لە هەرێمی کوردستان پێویستی بە خۆش و هەوایەکی باش هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بە پێداچوونەوە بۆ موچە بکات لەگەڵ زیادبوونی کێشەکان هەمیشە موچە خراپتر دێ نەک باشتر بەڵێ کاکسوەران پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەخۆرانی خۆی بدات و چارەسەری بۆ بدۆزێتەوە بۆچوونی هەیە پێی وایە کە دەتوانێت بیکات بەڵام نایکات هۆکاری ئەمە چییە و پێت وایە بۆچی نایکات بەڵێ هۆکاری ئەمە یەکەم شتی سەرەکی دەگەڕێتەوە بۆ ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان پێم باشە لایەنە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە یەکخەلوەست یەکبڕیادن چۆن حکومەتی عێراق هەموو حیزبەکان تەنانەت دەستکردنەوە بەشی ئەو گشتیانەیە داگرتووە لەما هەرێمی کوردستان ئاهایەگرتی لێ بەشتم لە گشتی دژمنان کار بکەن بەڵێ سپاس بۆ کاکسۆران سپاس کاکسۆران بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بۆچوونەکانت بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاکسۆران بەڵێ بەرزان کاک سەباحمان لەگەڵ لە ڕانیەوە فەرموو کاک سەباح بەڕێزەکەم دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم کاک سەباح گۆرە گرفتەکانی حکومەت پێداچوونەوە بۆ موچەدا ناکات بەڕێزەکەم لەبەر ئەوەی کەوا گرفتەکانی بۆ زۆر بوون و ئێستاش کە داوا لە بەغدا دەکات بگەڕێتەوە بۆ گفتوگۆ ماڵەکە لە خۆی شێواوە لەوەکو لە خەڵکی ناتوانێت داهاتی خاڵە گومرگەکان بەرێو ناتوانێت داهاتی مەتارەکانیش بەرەکەوە هەر
لە راپۆرتێکی کەناڵی پێیاندا بۆ خۆدا ناشکراتان کرد کەوا چۆن ئەو هەموو داهاتە زۆرە بوو کەسی کەمیان ناشکراتە کردەوەکەیان بۆ خۆیان دەبێت زۆر باشە کاک سۆران جەنابەت پێ دوای حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت با بڵێن موچە خۆرانی هەرێمی کوردستان بدات بەڵام بۆ نایدات یعنی پرسیار ئەمەیە بۆ نایدات پێدرایەکەمە تاکوتەوە پارە بۆ خۆی بەرە بۆ چی بیدا بە خەڵکی بڵێ لەبەر ئەوەیە لە ناخۆی هیچکی کەنیە بەڵام لەستا تا بۆ خۆی بەڵێ کاک سۆران پێدوانێ هاوڵاتیانیش خۆیان یەکێکن لەو هۆکارانەی کە حکومەتی هەرێمی کوردستانی بێبا کردووە لەوەی کە موچیان پێنەدات پێدوانی هاوڵاتیان خۆیان هۆکار بن بەڵێ بۆ خۆیان هۆکارن منا ئێستا بۆ خۆفشاندانێکی گەورە بکەن و دەتوان ئەو کاتەرسنوا لە حکومەتیشکە ناچاریان کە پارەک موچەکانیاندا بەڵام ماوڵاتیان بۆ خۆیان ڕاوەستاون سەیری دەکردنەوە ئەویش با بۆ خۆی دەڵێ مادەمەوان من سەدەگان بەشکردنیش بۆ خۆم چ حەزی بن بەڵە سوپاس بۆ پەیوەندیەکە کاک سۆران سوپاس بۆ تۆ کاک محەممەدمان لەگەڵە لە دەربەندیخانەوە فەرموو کاک محەممەد کاتێ باش بەڕێزم باشتر بۆ بەڕێز کاک محەممەد زۆر سوپاس ئەوەی لە ئێمەڕۆ لە کوردستان ڕۆەدا زیاتر گەڕێت بۆم وەکو میلەتێکی کورد میلەتێکی زۆر عاتفی گەیە ڕوانگەیەوەی بەرەو ئێران بڕات یەکسەر شتێکمان بۆ دەکەن مناڵێن بۆ نمونە ئەڵێنەوە تورکیا بەرەو پێژێت بۆ ناڵێنەوە ئێران لێوە مانوە ڕەکات یعنی شتەکانە نوە ئاوەست کردووە ناتوان چارەسەری وەرئاگە بکەن اینجا هەروەها لەسەر هەستێ حیزبەکەی کوردستان کە ئێمڕۆژ دەستیان سەردەناودەستیە کۆڵێن پەرلەمانکارەکەنەوە حیزبەکانی تریان فەراوێز خستووە ئەم دۆخەی لێ دێتەوە یەکێ لەو حیزبانە یەکگرتووی کوردستان بوو کەوتی ئێمە بە شەڕێ بەژاوی پەرلەمانی کوردستان نەکەین کە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر سیستمی موچە دێ تەنانەت هەر باگیان بەوەش نەمایە ئەوە هەر لە بیر کراوە بۆ نمونە ئێستا یەکگرتوو ڕێک بووە بە دیفاع و بەڵخۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەناو بازنەکە وەکو دیفاعی زۆر باشە کاک محەممەد هەریەکە ئاشکرا وەکو ڕۆناڵدۆ میسیاوە چکوێتی گۆڵ بکات گۆڵ لەگاتر ناتوانێت بەزۆر ڕێگری لێ بکات زۆر سپاس بۆ کاک محەممەد کاگاواتمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاگاوات باش باشتر بۆ بەڕێزت کاگاوات بەڵێ زۆر سپاسەکەم بەڕاستی زۆر بەسای بەرنامەکەیان بەڵام وەڵاهی هەفتەیە یەکجار زۆر کەمە حەزەکەی مازیاری کە لەگەر لە ڕادیۆش بێتن ئینشاءڵڵا کاک ئاوات هیوادارین بەرنامەکان زیاد بکرێتەوە لە دەستی بەڕێوەبەرانی ئەم کەناڵدایە و ئەیکەنە پێشنیار فەرموو کاگاوات بەڵێ باشە وەڵاهی لەسەر مەسەلەی حکوومەت و نازام چی و ئایا بۆچی موچە زیاد ناکاتن ما بۆچی خەڵک بێدەنگە بەڕێزم بەڕاستی مە شعبێکی بێدەنگین ئێمە شعبێکین هەموو شتێک ڕەخنەکەیان نابێ ئاراسی حکوومەت هەموو شتێک ڕەخنەکان ئاراسی خۆمان بکەین و هەروەها پەرلەمانی کوردستان کە دەڵێن نازم بەبێ پەرلەمان بۆمانەوە شتانە چاوەکان شانەکە پەرلەمان حەزمە خۆی هەر بۆ تەیاری دەستی منداڵان پەرلەمانیان پێی ویستیان ویستی خۆیان پەرلەمانیان نەکار خستووە دوای ئیشی بیان بە پەرلەمان بوو پەرلەمان پەخستەوە دەستیان کردەوە بەکاری پەرلەمان ئێستا هیچ ئیشێکی ئەو پەرلەمان نەماوە پەرلەمان ئێستا هیچێکی نەماگەوە هەروەها لە ڕاستەوە لە زودنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئەو دوانەی هەردووکیانی لەوێ بەڕێز کاکە فەخرەدین فادر دەستی لە کار کێشاوە یۆسف محەممەد ناتۆ سەردام پەرلەمان چی بکاتن لەوێدا وا خۆ ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە علاقەی بە پەرلەمان وەرنی ئەنجومەنی وەزیرانی هەموو کەسێ دەزانێت کە چییە و چی نیە و نازانم چی و چی و سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ کاگاوات سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت کاک غەریبمان لەگەڵە لە پێنجونەوە فەرموو کاک غەریب کاک غەریب ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کیس بکەیت بۆی باشی گوێ لەسەری جەنابەت بێت فەرموو هەلاو فەرموو منە غەریبە پێنجونەوە بەڵێ کاک غەریب فەرموو کاکە من ئەچم لە بانقا ئەسم لەبەر بانقە خێنەواریشم نییە معاشاکە هەسارهای گوێ ناوەڵێ معاشم نییە کە دیسە یەکەم کاکە هەزاریشی تریان ئەکەن و معاشی شانەیە معاشەکە وەرەکە لەبەر بانقەکە وێنێتەوە ژێ بە حکوومەت بە مێخۆ من ئەزانچی من صاحبی سێش کاکەوە پێشگەرگەیەکیا واقعی قورئان پێکەشی 200 هەزارمەیە حەوەش ناڵەفتێکی شێتیشمەیە قایمقام حەبیب وەکویوە بەڵێ کاک غەریب پێ دوایە پێشمەرگە ئەو تەفە پێشمەرگە معاشێوێ پارەیەوێ مەسروفاتەوێ خواردنیەوێ شتێوێ ئەم خەڵکە بۆ دانانیشێ بە دەری خۆیەوە
بەڵێ کاک غەریب حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەڵێنی دا لە کاتی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەراندا ڕای گەیاند کە ئەگەر داهاتی ناوخۆ زیاد بکرێت باچی و ڕزومات زیاد بکرێت کە هەر داهاتی ناوخۆیە داهاتی خەڵە سووریەکان زیاد بکرێت زیادی کرد هەروەها با بڵێن سعری نەوت بەرەوسەرەوە بڕات ئەوش بەرەوسەرەوە ڕۆشت و زیادی کرد وتی ئەگەر ئەمانە بکرێت من پاشەکەوتی موچە هەڵدەگرم و زیاد یەکەم تاوەکو ئێستا ئەمەی نەکردووە ئەمانەش هەموویان ڕوویان دا و زیادیان کردووە هۆکاری ئەمە چی کاک غەریب پێت وایە هاوڵاتیان ئەمە خەتای حکوومەتە خۆی کاک غەریب ئەگەر کرێت دەنگی تەلەڤیزۆنەکە کسپی وابزانم ئەزانم چی چۆنە قەزیەکە قەزی ئەوەیە ئەمجا ئەو جەبهە پارەیەوێ ئەو جەبهە پارەیەوێ ئەو جەبهە خۆبەرەمەچە دوو کوڕ و سێ خوشەزان سێ کشەزان لە جەبهەکەیە حاضرم کە خوێنی خۆم بڕژم لە پێناوی قەومەکەی خۆمە پارە هیچ نییە پارە تەواوە بێ بە قورئان جاری وایە زانچیش لە ماڵمانە نییە هەزار لە خەڵک قەرز دەکەم ئەگەر بەناکێش نامێ ئیشە بڵێ خۆ بەسە بۆ جەبهەکەت بۆ جەبهەکە بۆ پێشی بەڵێ سوپاس بۆ کاک غەریب کاک غەریب سوپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێست کاک عومەرمان لەگەڵە لە کانیسپیکەوە فەرموو کاک عومەر کاک عومەر کاک عومەر ئەم کاتت باش پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی پاشەکەوتی موچە هەڵبگرێت لەسەر فەرمانبەران والله هەتام حیزبانە ببن قەت پاشەکەوتی موچە ناگیرێ بەڵێ بەڵێ کاک عومەر یان هەڵێ کاک ئەو لە مەسلحەتی خۆیان درۆچۆن پاشەکەوتی موچە دەگرێت بەڵێ کاک عومەر بەڵێ فەرموو کاک عومەر بۆ چونێک هەیە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بدات بەڵام نایدات یعنی بۆ چوونی جەنابەت چیە لەسەر ئەمە والله بحياتي هەتام حیزبانە ببن زەحمەتە چابت بێ بەڵێ ئەزانی بۆ برای بەرەزم بەڵێ بەرەزیان فەرموو ئەوان دەوە پشتەکەیان تێرە فەقیری دا بڕا بۆ خەیتیەکە دیکە بەڵێ بەڵێ سوپاس بۆ کاک عومەر سوپاس بۆ پەیوەندیەکەت لە کانیسپیکەوە چینە قەڵاتزیە و کاک شۆڕشمان لەگەڵا فەرموو کاک شۆڕش کاک شۆڕش ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بەوەی باشی گوێم لە سەوتی جەنابەت بێت ئەلو باش کاکە زۆر سوپاس دەکەم بەڕێزی زۆر سوپاس ئەڵای دەمەوێت بزانم کەوەرەکەتان باسی موچەیەکە بەڵێ کاک شۆڕش پێ دووە ئایا لەگەڵ زیادبوونی گرفتەکان حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سیستەمی پاشەکەوتی موچە هەڵبگرێت ئەوەی پێوانەکە بە موچێ بەڵام بەعکسەوە لانەی زیادی کەم کاتەوە بەڵێ 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 کاک شۆڕش ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەیت بەڕێز دەکەم وڵات بۆ زوو زەردارە بڕێوە ناچێ ملت چیکە ناوێت چاوەڕێی دەستیوانەکە دەبێت هەمومان یا ڕەز بین و ڕانەنین یەتاکەی چاوەڕێوانەکەی بەڵێ بەڵێ کاک هیوادارم ئێمە وە خەڵکی قەوازەی ئامادەین بەڵام ئێمە لە قەوازە چ بکەین ئەگەر خەڵکی هەولێری هەڵەستی دیان بە قەوازەوە پاکراوەتەوە بەس ماوە ئەوێ پاکەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەکەشتان بەڵێ سپاس بۆ کاک شۆڕش سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان بەگشتی ڕای هاوڵاتیانەوە بووکە پێیانوا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت یاخود نایەوێت کە سیستەمی پاشەکەوتی موچە دەستکاری بکات و ژیانی هاوڵاتیان باشتر بکات وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەڵێنی دابوو کە ئەگەر سعری نەوت بەرز بوویەوە داهاتی ناوخۆ زیادی کرد ئەوە دەستکاری پاشەکەوتی موچە دەکەن و لی زیاد دەکەن بەڵام دەبینین ئەمە نەکراوە و لەگەڵەوەش کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم وعدانەی ئەو بەڵێنانی داوە بەڵام تاکوستا نێبوردۆتە سەر لەگەڵ ئەوەی کە نرخی نەوت بەرز بۆتەوە و داهاتی ناوخۆ زیادی کردو باش ڕسوماتێکی زۆر هەیە واروەها بەڵێنی ئەوەیدا لە کاتی خۆیدا موچە بدات ینی بەڵام تاوەکو ئێستا بینین کە 50 ڕۆژ جارێک 55 ڕۆژ جارێک بۆ نمونە مانگێک دوو مانگ جارێک موچە دەدات کە موچەکە دوا دەکەوێت و کاریگەری زۆری دروست کردووە و بەشێکی دیکە پێیان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستانیان باش و ڕسوماتەکان کەم بکاتەوەیان بتوانێت موچە زیاد بکات ینی لەم دوو بژاردەیەکێکیان بکات بۆی کە هاوڵاتیان بتوانن
ئیدامە بە ژیانی خۆیان بدەن درێژە بە ژیانی خۆیان بدەن بتوانن لەگەڵ ئەم وەزع ئێستا کە قەیرانێکی دارایی زۆر هەیە قەیرانی دارایی هەیە ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانی سیاسی هەیە قەیرانی کۆمەڵایەتی هەیە بەگشتی ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان لەگەڵ هەموو بە هەموو ڕاهەندەکانیەوە لەگەڵ قەیرانی ئابووری دارایی سیاسی و هەتا قەیرانی فکری فەرهەنگی هەموو ئەمانە لەگەڵ قەیرانی ئابووریدا ڕوو دەدەن بەڵام هەرێکیان جیاوازن لە بنەما و ئامڕازی چارەسەرکردندا. مەڵە بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بدەرن بێگومان من لێرەدا بەشێکی دەخوێنەوە بەشێکی دیکەشی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بەدەر دەکەوێت و هەروەها دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشە دیارە پەیوەندیمان پێوە بکەن ئێوە پێکەوە گفتووی ئەم بابەتە بکەین بزانین هاوڵاتیان ڕێیان چیە لەسەر ئەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ زیادبوونی کێشە و گرفتەکان دەتوانێت چارەسەری یاخود پێداچوونەوە بە پاشەکەوتی موچەدا بکات حکوومەت دەتوانێت ئەمە بکات. بەڵێ بەڕێزان من هەندێک لەو کۆمنتانەتان بۆ دەخوێنمەوە ڕژوان وەهاب دەڵێت بێئەمەلین لە چارەسەرکردنی موچە بەڵام بەو حاڵەوە لە دوور سیر دەکەن و قسەی زل دەکەن و چاوەڕێی کەمینیەکن ئەوە ساخت دەبێت. حسێن دەڵێت حکوومەت دڵسۆزی میلەت بووایە موچەی چاک بکردایە لە یەکەم ڕۆژی کاراکردنەوەی پەرلەمانەوە دەستی پێدەگرت و مێشێرکۆ دەڵێت نەخێر پێداچوونەوە ناکات خۆزگە ئەمنی موچەیەشی لە کاتی خۆیدا بدایە. ئەمە ڕێی هاوڵاتیانە. ڕەگەس عەبدوڵڵا دەڵێت حکوومەت ئەوەندەی لە خەمی دووز و مافیەکاندایە ئەوەندە خەمی موچەی خەڵکی نییە. ئەمە بەگشتی ڕێی هاوڵاتیانە هەمویان جەخت لەوە دەکەنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێت پاشەکەوتی سیستەمی پاشەکەوتی موچە لەسەر فەرمانبەران هەڵبگرێت و ژیانی هاوڵاتیان چارەسەر بکات و بۆچوونێکی دیکەشەیە وەکو وتمان باسمان لێکرد کە دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەست ئەمە دەکات لە پێناومانەوەی کەسێک یان لە پێناو مەبەستێکی شەخسی و حیزبی. بەڵێ بەڕێزان باوکی ڕۆمانمان لەگەڵا باوکی ڕۆمانمان لەگەڵا لە بازیانەوە فەرموو باوکی ڕۆمان. باوکی ڕۆمان ئەم کاتت باش ئەم کاتە و باش سڵاوی خوا لێبێ. زۆر سپاس دەکەم باوکی ڕۆمان. سڵاو لە بەڕێزان دەستخۆشی بۆ تەوارەکە سڵاو دەکەن ناڵە جوانەکەت. زۆر سپاس دەکەین باوکی ڕۆمان. برای بەڕێزە منیش پێم وانە دەستکاری موچە بکات حکوومەت هێرێم بتوانێت دەستکاری سیستەمی موچە بکات. بەڵێ هۆکاری ئەمە چیە کاک باوکی ڕۆمان؟ هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە کە پەرلەمانیان کارا کردەوە بە پشتیوانی سێرایانی سیاسی. بەڵێ ئەوان بەڵێن وعدیاندا بە هاوڵاتیان و بە خۆشیان بە دەنگەدانی خۆشیان و دیان ئێمە تەنها لەبەر ڕێکخراندن پەرلەمان کارا ناکەینەوە بەڵام بەداخەڵ بینیمان تەنها لەبەر ڕێکخراندن کاریان کردو نەباسی موچیان کردو نەباسی دوژەوی خەڵکیان کردو نەباسی بەڵێنیان کردو. برای بەڕێزەبەتی خەڵک زۆر خراپە یعنی تا ڕادێکی زۆر زیاد لە حەد خراپە. وەزی عێراق بەگشتی بە هەرێمی کوردستان بە تایبەتی بەرەوەزێکی هەستیا دەڕوە. داوا لە بەرپرسانی حکوومەتەکان دەسەڵاتدارای لە ئالا سیاسیەکان هیوادارم لەسەر میزی گفتوگۆ دانیشتن هەموو کێشەیە بەلاو بنێ بۆ چارەسەرکردنی خێرانەکانی هەرێمی کوردستان. ئێمە خێران سیاسیمانە خێران دارایی و ئابووریمانەیە ڕژای یەکەم تکان یەکەم. دەستخۆشی بۆ تەوەرەکەت. بەڵێ سوپاس بۆ باوکی ڕۆمان سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ڕۆمان. باوکی ڕۆمانیش یەکێک بوو لە هاوڵاتیانەی دیکە کە ڕاگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت دووناوێت چارەسەری سیستەمی پاشەکەوتی موچە بکات و بژێوی ژیانی خەڵک چارەسەر بکات و داواشی کرد لایەنە سیاسیەکان پێکەوە دەست بکەنە ناودەستیەک و هەمویان بتوانن بار و گوزەرانی هاوڵاتیان خۆش بکەن و کار لەو پێناوەدا بکەن. مەڵێ بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکاران قوڵ فەرمون تا بەرنامەیەکتر و بەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. شاد و سەفراز بن خواتان لەگەڵ.